ئەم کاتتان باش. سپاس بۆ دەرفەتەکە ڕاستەخۆ لە ئەڵمانیا و لەگەڵمانی. کاک ئیسماعیل ئەمەیە پرسم وەک جەنابتان دەزانن کۆمەڵناس و فەیلسوفی فەڕەنسی ئالان تۆرێن پێی وابوو کورد لە تەشتی بێگانەدا جلە پیسەکانی دەشوات. چی وای لەو دۆستەی کورد کردووە ئەم قسەیە بکات؟ ڕاستی بە ڕێکەوتێک بوو وەکو خۆم لە پۆستەکەی فەیسبووکمە بەڵێ نووسی ڕێکەوتێ بوو لە سلێمانی گفتوگۆیەکمان کرد و ئەو باس لەوە ئەکات پێی وایە هەموو کۆمەڵگەیەک کاتێک لە بواری دروستبوون و بیناکردنەوەی خۆیەتی ئەکەوێتە بەردەم کۆمەڵێک گرفتی گەورە وەکو شەڕی چینەکان وەکو گەندەڵی وەکو کێشەی ئابووری وەکو کێشەی نێوان ئاین و کۆمەڵگا و زۆر کێشەی تر کە ئەمانە هەمووی پڕن لە با بڵێن دەلاقەی گەورە گەورە کە کۆمەڵگە ئەبێت دەست و پەنجەی لەگەڵانە بکات و خیانات جاشێتی لە هەموو وڵاتێکە هەبووە بۆ نمونە لە فەڕەنسادا بیرمان نەچێت لە سەتا ئەتوانین بڵێن چلی خەڵک کاتێکە نازی دێتە ناو پاریسە و پاریس داگیرەکە لە سەدا چل جاشیان هەبووە ئەمانە ناو کۆلەبرۆیتەر و تقریبا 20 تا 30 تا 40 ساڵیان پێویست بووە لە دوای نەمانی نازیەت و دەرکردنی نازیەت لە فەڕەنسا بۆ ئەوەی ئەمانە محکەمە بکەنەوە دوایان کەوتون هەموو کۆمەڵگەیەکە فاشیت داگیری ئەکات و کۆمەڵگەی کوردستانی شەروەها کۆمەڵێک نەخۆشی تیابەجێڵێ و ئەمانە ئەوج لە پیسانن کە بە درێژایی ماوەی زەمن دەبێت ئێمە لە ناو تەشتی خۆماندا بیشۆی بەمانای ئەگەر هاتوو هەر کەسێک لەو بڕواایەدا بێت تەنانەت لە ڕووی شخصیشەوە ئەگەر تۆ کێشەی خۆت ناتوانانی لە ماڵی خەڵکێکی تر چارەسەرکەی کێشەی تۆ لە ناو ماڵی خۆتا چارەسەر دەبێت و ئێمەج لە پیسەکانمان ئەبێت لە ڕووی هاوکۆیی سیاسیەوە هاوکۆیی کۆمەڵایەتیەوە لە ناو ماڵی کوردیەکەی بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە ئێمە کەی دەبین بە خاوەنی ئەو تەشتە. بەڵێ کاک ئیسماعیل پرسیارێکی کەشم لا دروست بووە ئالان تۆرێن بە گەنجی لە ڕیزەکانی بەرگری فەڕەنسادا خەباتی کردووە ئاخۆ هاوسۆزی ئەو لەگەڵ دۆزی کووردا لەو ڕوانگەیەوە سەرچاوی گرتووە؟ بێگومان زۆر لێکچوون هەیە بەڵکو ئەو زۆر سەرسام بوو بەوەی کە کورد توانی شەڕێکی گەورە لە دژی ڤیژنێکی تری ئیسلامی سیاسی بکە کە ناوی داعشە با بڵێن کە داعش پەلاماری تقریبا 1500 کیلۆمەتری کوردی ئەیە کورد و ژنانی کورد زۆر جوان زۆر بە هاوکاریەوە لە هەر لە باشوورەوە بیگرێتەوە کوڕۆژئاوە دژی ئەم تەوژما دژی ئەم داگیرکەرە ئەم فاشستە ئیسلامی وەستانەوە و ئەمە وای کرد کە زۆر کاریگەر بێ بەوەی کە کورد توانیوێتی چنە بێت لە ناو ئەم هەموو داگیرکردن و ئەم هەموو دەستگایە و ئەم هەموو سیاسەتەی کە هەوڵ ئابی توێنێتەوە چەند قوارەیەک بۆ خۆی دروست بکات. بەڵێ کاک ئیسماعیل دوا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە ئەرێک نەبێ مەرجی ئالان تۆرێن چیمان پێ دەڵێ؟ مەرگی ئاران تۆلێن یەک تەنها یعنی ئەوەی کە لای من بەجێ هێشتووە وەکو خۆم شخصی ئەوەیە کە ئیشی بیرمەند نییە بچێتە ناو شەڕە سیاسیەکانەوە بەقەت ئەوەی ئیشی بیرمەند و ڕۆشنبیر ئەوەیە کە لە ناو کایە گەورەکانی کۆمەڵگا و زۆران بازیەکان و هەوڵ بە تیۆرەسازی ئەو چەمکانە بکە کە لە داهاتوە ئەکتەرە کۆمەڵایەتی و ئەکتەرە سیاسیەکان کاری لەسەر بکەن. یەکێک لە قسە هەرە جوانەکانی ئالان تۆرێن ئەوەیە ئەڵێ کۆمەڵناس 30 ساڵی پێویستە بۆ ئەوەی تەنها یەک چەمک پێشکەشی کۆمەڵگەکەی بکات. بەڵێ نووسەر و ڕووناکبیر ئیسماعیل حەمامین سوپاس کە لە ئەڵمانیاوە ڕاستەخۆ لەگەڵمانە بووی سەرکەوتوو بی.